بەڵێ دکتۆر جان ڕۆژگارێکی زۆر خراپ دەیکەوتوین پێویستە کات پیاوەگەی لە ژنەوە مناڵی خۆی بێت ئەوەتانە لە محکەمای بینین چەنەها پیا و ژنەکانیان تەلاقیان بۆ لەبەرچی لەبەرەوەی ئینتەرنێت بە شێوازێک زۆر بە شێوازێکی خراپ بەکاری هێنرێت لەبەر ئەوە ئەگەر پیاو ئاگەی لە ژنەوە مناڵی خۆی نەبێت یعنی زۆر کارەساتتر بووە جا من ترسی ئەو کارەساتەم هەیە نامەوێ بەردەوام بێت ئەمەوێ بۆ شێوازێکی خۆمەیزانم بیوەسێنم سەی چۆنە کاک نوعمانجان ئالێ دەشا هەر ئەینەنش چاوەڕێ بیرکردنەوەیکی هەڵی ترە هەیە براکەم بۆ وا تەسەورەکەی ئەوانەی کلێک جیابنەوە لە دادگاکان هەمووی بەهۆی خیانەتی زەوجیەوەیە نەخێر ژمارەیەکی کەمی بۆی خیانەتی زەوجەوە لێک تێناگەن هۆکاری ئابووری هەیە ئەو سایکۆلۆژی ئەو نازانێ ئەو تەداخل لە ژیانی واقع ئەو ئەمە یەکێ ئەوان شخصیتیان زەعیفە ئەمە یەک دوو بۆ ئەوانەی کە خیانەتی زەوجیشن براکەم بۆ هەمویان ئافرەتەکان بەرپرسن نەخێر ئێمە زۆر کەیسمان لە بڕۆ بۆ دادگاکان بینی ومانە زۆر جار پیاوەکە خیانەتەکە بە قوربان پیاوەکە خیانەتی کردووە یان لێرە تۆ هەمووی کۆ کردوێتەوە مادەم ئینتەرنێتە بێ مادەمم لە محکەمە ئەمە هەبێ دیارە ژن بەرپرسە لە لایەکی شەو باوکە هەموو ماسەی ئینتەرنێتەکەین کاک نوعمانجان هەموو جارێ ئینتەرنێت خراب نییە ئینتەرنێت شتی باشی تایە ئێمە ئەکەوێتەوە سەر ئێمە ئینتەرنێت چی ئەم مۆبایلەیە ئەمە بێگیانەوە هیچی تیان نیە ئەمە بەڵام بەرنامەکانی ناوی کاریگەری ئەو تەلەڤیزۆنە ڕبێ ڕوح و گیانە مجموعەیە ئالەت و بابەتی تەکنۆلۆژیە بەڵام بەرنامەکەی ناوی گرنگە ئێ باشە من خۆم ئینسانم ئەقڵم هەیە ڕاست و چەپی خۆمەزانم من یەم سەیری ئەو شتاناکەم لە ئینتەرنێتە لە تەلەڤیزۆنە کە خزمەتی خۆم و کۆمەڵگاکە و ماڵ و مناڵمەکە بە قوربان بە سەیری شتە باشەکانەکەین بۆ تۆ گومانە هەیە ئەگەر شتێک لە ئینتەرنێت بڵاو بوانێ بێ ژنەکە و بەس سەد شتی باشە یەکێکی خراپە بەلای خراپەکە یابچە سێ ئەگە تۆ وردە و دێمە بچین ناوبابەتەکەەوە دیارە سەبەبەکانیم دڵپیسیە و چیە بۆ وای لێ کردووی هاچەنگە تۆ قەناعەتە بەوە نیمە دڵپیسی بێ ئەڵێ خۆشەویستیە بەڵام خۆشەویستی زیاد لە پێویست غیرەی زیاد لە پێویست بە دڵپیسی بەڵێ ئەجا بیرم چوو کاک دکتۆر باسیکە من دەوامەکەم مامۆستام چوار ساڵە خوێندومە ئەم هەڵەسێ و دانیشێڵێ بێت تواز لە دەوامەکە بێنی من مامۆستام لە مەکتەبێکی کچانی عنی پیاویشی تیانێ بەڕای من عنی ئەگەر ئافرەت عنی خۆی مرد بێ لە ناو هەزار پیا بێ کەس ناتوانێت سنووری ببەزێنێ ئەم زۆربەی کاتەڵێ بێت تواز لە داوامەکە بێنی من چەند ساڵا خوێنم ڕەنج و ماندووبوونی خۆمە بۆچی ئێستاوازی لە بێنم یعنی مەعاشێکی پاک و تەمی زۆرەگرم چاوم لە دەستی کەسەوە نێنجا باسی ئینتەرنێتەکە وەڵای سوێنم لەسەری نییە ئەوە 3 ساڵیشە بە ئێمە خەتی ئینتەرنێتمان نییە لە ماڵەوانێ ئیتر ئەم پیا هەر ڕۆژە و شتێکە دۆزێتەوە هەر دەقە بە دوای بیانوویەکە ئاگەڕێت ینی ناوە من تەداخلیەوە ناکەم خۆزگەت تەحمل مام کردا هەمومان خەتی ئینتەرنێت مام بچڕانە بەڵام ئەگەر باشیش بەکاری بێنی خراپ نییە ینی شتێکی سەردەمیان نییە هەموو دنیای هێناوەتە ماڵەوە بەڵام ئەوە نیتانە خەتی ئینتەرنێتان نییە و ئەوەسا گلەی ئەوە شێڵێ ئێمە لەوەشی بەبەش کردوین زۆرتەوە دکتۆر لەوەتی ئینتەرنێت هاتووەتە ئەم دنیا خراپ بووە ئێتانیت دوای ئێمە ئینتەرنێتمان بۆچی لە خۆ بەزای بێمە تەلەڤیزیۆنێکمانێ و لە باتی ڕادیۆیەکی 2 ڕادیۆمان هەیە بڵێ یەک کێشەمان نییە تەکنۆلۆژیا هەیە لە ماڵ بەڵێ بەڵێ ئەی تو خۆ تەلەڤیزۆن ئیشی ئینتەرنێتەکە کچی من ڕادیۆ ئیشی ئینتەرنێتەکە مویمە ئاگاو لەو دنیا بێ خبات بزانیت و جارێ شتێک بە دڵی خۆتە تەرفی هەجە و گۆڕینێکە ئەمە خۆ ئەوەش کێشێکی گەورە نییە بەڕاستە کاک دکتۆر گیان من کێشم ئەوانە نیە ئێمە تەلەڤیزۆنیشمان هەیە و ڕادیۆشمان هەیە یعنی مەعەدەل ئەم ڕادیۆ تەلەڤیزۆن لەسەر قورئانە یعنی من خوانەخواستە ناڵم شتێک سوپاس بخوا من خۆم زۆر ئیماندارم خۆشی باشە زانێ من عەمرەم کردووە ناویشم نووسیوە بۆ حەج هێشتا ناوم نەهاتۆتەوە قسمەت نەبووە هەنێک کات پێڵم ئەم مناڵانە یعنی بچووکن بە سێری پاپاکەن جاروە ڕەفیقەکانیان لە دەرەوە باسی پاپایان ئەمان نازانن چکم ئەم نایڵێ سێریکەن ئەڵێ مەعەدەلەڵێ با لەسەر ئەمە بێ خۆ من یعنی کێشەم نییە بە لەسەر خۆیان بەس مناڵەکانی ژانی بۆچی مافی ئەوانەخوا بە هەر هیچ نەبێ ڕۆژێ نیم سەعات سێری ئەو تەلەڤیزۆنە بکەن ئەم کێشەشی لەگەڵ ئەوە هەیە زانین چۆنەکە نوعمانجان بۆ هەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ حديثي الله يعمل للدنيا كأنك تعيش أبدا واعمل لآخرتك كأنك تموت غدا أو بيستوانيا بلا إيه باسك بيستوتا أو پێشەواکەمانە پێغەمبەری نازاد خوای لەسەر بێ ئەڵێ ئەوەندە بۆ ئەم دنیای هەوڵ بە کەوا بزانێ هەتا ئەژیت نامریت و ئەوەندەش بۆ قیامەتەکەت و بۆ ئەو دنیا هەوڵ بەوە بزانە بەیانی ئەمری ئەبێ هاوسەنگی ڕاگری
خۆ قورآن لەسەر سەرمانە وشمان گوێ لە قورآن ئەگرین و قورآن زەرورە بەڵام کاتی خوشتی خۆی خۆمە تەعزیە نیە 24 ساعت مناڵێکی پسکۆلە قەینا بۆ تۆ گرنگە بۆ ئەم گرنگە بەس مناڵێکی پسکۆلە چی لە قورآن تێگا بە عەرەبی خۆ ئەگەر بە کوردیش بێشتێ باسی کۆمەڵێ شتەکات لەوانەیە مناڵێکی 4 ساڵ و 5 ساڵ بترسێ بووی گونجاو نەبێت ئێمە باسی قورآن ناکەین خوا نەخواسە بەسمەوەیە یعنی بۆ تو ئەوەندە توندی شتەکانی ئەوەنە گرتووە خۆ ئەوە حیزب ئیسلامیەکان هەمووشی خۆی ئیسلام و لە من و تۆواژن هەمووی تەلەڤیزۆنیان هەیە کەناڵیان هەیە گرنگەوەی تۆ لەو تەلەڤیزۆنە سەیری چیەکەی تۆ ئێستا هەموو شتەکان دەواازەکان دائەخە ینی ماڵەکە وەکو سجن لێ کردووە مە خراپە بۆ مناڵەکانی بە قوربان